یەکێک لە فیلمە کوردیەکان بەناوی هاوسێ کە لە ئێستادا بەشداری لە فیستیڤالێکی فیلمی نێودەوڵەتیە ئاکات کە بێگومانە مەشجێکی شانازیە کە فیلمە کوردیەکان بتوانن لە فیستیڤاڵی جیهانیە بەشداری بکەن و بتوانن ببنە براوی ئەو خەڵاتانە. ئەوەی جێ ئاماژەی و گرنگە لەم فیلمەیە ئەوەیە کە ئەکتەرەکانی هەم کوردن هەم عەرەبن و لەسەر جەم جیهانەوە ئەکتەران بەشداریان لە فیلمەیە کردووە و باس لەو ستەم و زۆرداریە دەکات کە ڕژێمی بەعسی فاشی لە سووریا دژی میلەتی کورد کردوویەتی بە شێوازێکی گشتی. بەڵێ هونەرمەندانی کورد و سینەماکاران کە فیلم بەرهەمێنن ڕێناز زۆر بەشداری فستیڤالە جیهانیەکانی پێکەم بووی بتوان لە ڕێگای بەشداریکردن لە فستیڤالەکان نمایشکردنی فیلمەکان بتوانن سەرنجی سینەماکارانی جیهان بەلای دۆزی کوردیان دۆسی کوردیە ڕاکێشن و بەرهەمێنانی فیلمەکانی زیاتر پەیوەست بن بە ئەو کارەسات و نەهامەتیانی کە بەسەر کووردا هاتوون. فیلمی کوردی هاوسێ لە دەرهێنانی مانۆ خەلیل پاڵەوراوە بۆ خەڵاتی جامی زێڕنکا لە فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی شەنگەهای کە 11 تا 12 ئەم مانگە بەڕێوەچێ. فیلمی هاوسێ لە ماوەی 2 سەعات و 4 خولەکدا و بە بەشداری کۆمەڵێک ئەکتەری کورد و عەرەب و جیهانی باس لەو ستەم و زۆرداریەکە کە ڕژێمی بەعسی فاشی لە سووریا دژی میلەتی کوردی کردووە. بڕیار وایە فیلمی هاوسێ لە ناوەڕاستی مانگی ئۆکتۆبەری داهاتووە لە سینەماکانی سویسرا و بەرەو کۆتایی ساڵیش لە سینەماکانی ئەڵمانیا و ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و چەندین وڵاتی تری جیهانیش نمایش بکرێت.